و هەر کەسێ ئێواران بیخوێنێ لە جنۆکە دەپارێزرێ هەتا بەیانی لێ دەبێتەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا
فرمودەیە ئیمامی نەسائی ڕیوایەتی کردووە. هەروەها لە فرمودەیەکدا کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە هەموو ئێوارەیەک پێغەمبەری خوا فەرموویەتی أمسينا على فطرة الإسلام وعلى كلمة الإخلاص وعلى دين نبينا محمد صلى الله عليه وسلم وعلى ملة أبينا إبراهيم حنيفا مسلما وما كان من المشركين. وما كان من المشركين. هەر کەسێک ئێواران 3 جار ئەم زیکرە بڵێ ئەوە ئەو شەوە هیچ پێوەدانێک زیانی پێ ناگەیەنێت. زیکرەکەش بریتیە لە أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق. أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق. أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق. ئەم فرمودەیە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە. لە فرمودەیەکدا کە